کابینەی نوێی بەریتانیا بە سەرۆکایەتی بۆریس جۆنسن کە یەکێک بوو لە پشتیوانانی دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا دەست بەکار دەبێت. ئەمەش لە کاتێکدایە کە بەریتانیا تا 31 مانگی دەی ئەم ساڵی بەدەستەوەیە بۆ دەرچوونی لەو یەکێتیە و فەڕەنساش دەڵێت دووبارە وتوێژ لەسەر جیابوونەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا ناکرێتەوە. دکتۆر ڕێبوار فەتاح لێکۆڵەری سیاسی لە ستودیۆی دەنگی ئەمریکا لە لەندەنەوە لەگەڵماندایە. دکتۆرم کاتت باش؟ ئەم کاتتان باش. سپاس. سەرەتا دەمەوێت دکتۆر بۆ پرسیارە دەست پێ بکەم. لە کاتێکدا دەگوترێت جۆنسن هەموو کابینەکەی کردووە بۆ کەسانەی کە پشتیوانی لە دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپادا دەکەن. ئایا دەتوانێت تا ئەو کاتێک کە دیاری کراوە بەریتانیا لە یەکێتی ئەوروپادا دەرچێت؟ نەخێر، بە هیچ جۆرێ ناتوانێت بە پرۆگرامێکی تازە یا بە بەرنامەیەکی تازە لە ئەوروپا دەربچێت. ئەتوانێت ئەو پرۆگرامەی کە یا ئەو پلانەی کە سەرۆکوەزیرانی پێشوو نابووی بەیەکەوە بەکاربێنێتەوە، بەڵام ئەم دیارە بەڵێنی زۆر گەورەیاوە سەرۆکوەزیر ینی جۆنسن سەرۆکوەزیرانی نوێ بەڵێنی زۆر گەورەیاوە، ینی دوێنێش لەگەڵ سەرۆکی کۆمیشنی یەکێتی ئەوروپا قسەی کردبوو، دیار بوو ئەنجامەکەی نەگەتیڤ بوو. ئێستا لەبەرەوە ئەیانەوێت کۆمیتەیەکی ناوە بەیەکەوە کە لەگەڵ ئەندامانی وڵاتەکانە بەتایبەتی فەرەنسا و ئەڵمانی و ئەوانی ترا قسە بکە بەشکم بگاتە ئەنجامێک. بە بۆچوونی من ناتوانێت هیچ شتێکی نوێی لە ئەوروپا دەست بکەوێت. باشە، ئەوە فەڕەنسا وەکو لە سەرەتاش ئاماژەم پێکرد، فەڕەنسا دەڵێت کە ئامادە نییە وتوێژ دووبارە بکاتەوە لەسەر دەرچوونی بەریتانیا. ئەگەر هەڵوێستی وڵاتەکانی تری ئەوروپاش بەم شێوەیە بێ، باشە لەم حاڵەتەدا چی ڕوەدات لە پاش 31 مانگەوە؟ ینی دیارە کێشەیەکی ئاڵۆزە، کۆمەڵێک شت ئەکرێ ڕووبە، دێشی لەوانە ڕەنگە بە چەند شتێک ڕازی بێ سەرۆکوەزیرانی حاڵی حازر، بە چەند شتێک ڕازی بێ لەوانە لە بازاڕی لە بازاڕا بمێنێتەوە، لە گومرگا بمێنێتەوە، هەروەها لە ئازادی هاتوچووە بمێنێتەوە. ئەمانە دوابخا بۆ 5 ساڵی تر. ینی ئەوە ڕێیەکی وا هەیە کە ینی یەکێتی ئەوروپا کەواتە وڵاتانی یەکێتی ئەوروپا بەم شتانە ڕازین؟ نەخێر، دیارە ئەچێتەوە گفتوگۆ، ئەوانە هەمووی ئەهێڵێتەوە وەکو ئێستا کە هەیە، بەڵام ینی گفتوگۆکەیان بەجێ ئەهێڵی بۆ 5 ساڵێک. ینی ئەگەرێکی لەو جۆرە هەیە. ئەگەرێکی تریش کە ڕەنگە زۆر بەهێز نەبێت ئەوەیە کە هەر بەبێ هیچ ڕێکەوتنێک بەریتانیا بێتە دەرەوە کە دیارە. باشە، ئەمە چ کاریگەریەکی ئەبێت ئەگەر بەریتانیا بەبێ هیچ ڕێکەوتنێک بێتە دەرەوە؟ چونکە بۆری جانسن ینی لە سەرەتای دەست بەکاربوونی جارێکی تر بەڵێنی دایەوە کە ئەم هەتا 31 مانگیدا ئەتوانێت بەریتانیا دەرچێت، یان کاتەکە درێژ ناکرێتەوە. باشە، ئەگەر هاتوو بەبێ ڕێکەوتن لەگەڵ یەکێتی ئەوروپا دەرچوو، ڕەوشی بەریتانیا چی لێ دێت؟ ینی ئەنجامێکی خراپی بۆ بەریتانیا بێت؟ دیارە کۆمەڵێک خاڵی لێرە کە پێویستە دەستنیشانی گومەشێ لەوانەوەیە کە بەڕاستی جۆنسن کۆمەڵێک قسەی زلەکات و کە دیارە لە پشتەوە هیچ پلانێکی ئەو تۆ نییە. مەکێ لەوانە ئەمەیە کە هەتا 30 مانگیدا لای ئەوروپا توانێت بە پلان دەربچێت کە دیارە ناتوانێت دەربچێت. احتیمالێکی تریشەیە ئەویژەوەیە کە ئەتوانێت داوای هەڵبژاردن بکات پێشەوەی کرد کە پێش 30 ئۆکتۆبر ئەتوانێت داوا هەڵبژاردننی گشتی بکات لە بەریتانیا. ئەوەش احتیمالێکی ترە، احتیمالێک تریژوە هەر بەجێ بێڵە. بەس دیارە برێکست حاڵی حازر بەریتانیا بەڕاستی زۆر شلۆخ کردەوە، بە تایبەتیش باری ئابووری بەریتانیا. ئەگەر هەر بە هیچ پلانێک و بە هیچ پرۆگرامێک و بە هیچ ڕێکەوتنێک بەریتانیا بێتە دەرەوە لە ئەوروپای ئەوروپا، سەرباری ئەوەی کە بڵین سزایشی گەورەی ماڵی ئەیرێت، لەگەڵەوە شاکە بۆ باری ئابووری بەریتانیا زۆر خراپەویەوە. نەک تەنها باری ئابووری نییە، کۆمەڵێک دیارە ڕێکەوتنی بەریتانیا لەگەڵ ئەوروپا تەنها باری ئابووری نییە، کۆمەڵێک ڕێچکەیە لەوانە ئابووریە، سیاسیە، قانونیە، ئازادی هاتوچۆیە، ئاسایشە، زۆر زۆرە. یعنی ئێستا وردە بۆ خەڵک
ئاشکرا ئابێ کە بەریتانیا چی بەسەر خۆی هێناوە. بەڵێ باشە دکتۆر دوا پرسیارم کاتمان کەم ماوە دەمێ ئەو بزانم باشە ئەگەر هەتاکو سیویەکی وەکو باسمان کرد ینی دوو بژاردە لە بەردەسایە یان یەکێکەوەی کە بەبێ ڕێککەوتنێک دەرچێت لە یەکێتی ئەوروپا لەوانەیە وابێت یان لەوانەیە کە با بڵێن دەرنەچێت لە یەکێتی ئەوروپایە کاتەکە درێژ بکرێتەوە یا جارێکی تر با بڵێن دەست لە کار بکێشێتەوە وەکو دوو سەرۆگۆزیری ڕابردووی بەریتانیا کە لەسەر ئەم قەزیەیە دەستیان لە کار کێشایەوە ئەگەر شتێکی وا ڕوو بدات ئەمە تا چەندێک با بڵێن شکستی سیاسی بۆری جانسنە بێت. ینی گومانم نییە کە بۆرە جۆنسن شکستێ نیە چونکە ینی کۆمەڵێک گرفتی بۆ خۆی دروست کردوێشی لەوە بەڵێنی زۆر گەورەیاوە دووەم ئەو کابینەی کە پێکەوەی ناوە زۆربیان لەوانەی کە پێڵێن هاردلاین برێکستێ ئەوانەی کە تونڕەون ئەمە گرفتێکی گەورە دروستکات چکە بیرمان نەچێت جیاوازی لە نێوانی ئەوانەی کە لە ڕیفراندەمی 2016 دەنگیان نابوو بۆ بەریتانیا دەرچێت و دەنگیان نابوو کە بمێنێتەوە تەنها 3.9ە ینی زۆر کەمە نزیکەی 7,400 کەس دەنگی 7,400,000 کەس دەنگیاوەکە بینە دەرەوە 16,100 کەس دەنگیاوە ینی زۆر کەمە بەڵام بەداخەوە ئەو کابینەیە کە ئێستا بە پێکەوەی ناوە بە هیچ جۆرێک ڕفلکتی ئەو جیاوازیە خەڵک ناکات. دکتۆر بە داوای لێبوورنەوە ماوەی بەرنامەکەمان هەر ئەوە نەبوو کاتێکی خۆش زۆر سپاس دەکەین. من سپاسیەوە. سپاس.